لەم راپۆرتە ڤیدیۆدا سایکۆفێرتی شک دەخاتە سەر جیاوازیە بنەڕەتیەکانی نێوان قوتابخانەی بنیادگەرایی و ئەرکگەرایی لە دەروونزانیدا. لە هەمان کاتدا باس لە دامەزرێنەرەکانیان ویلیام ڤۆنت و ویلیام جێمز دەکەین. لە کۆتایی سەدەی 19ەم ویلیام ڤۆنت لە ئەڵمانیا قوتابخانەی بنیادگەرایی دامەزران. ڤۆنت پێی وابوو دەتوانین هۆشیاری بە بەشە بچووکەکانی دابەش بکەین، وەک ئەوەی چۆن دەتوانین خواردنێک بە پێکهاتەکانی دابەش بکەین. ئەو لە تاقیگەکەیدا داوای لە خەڵک دەکرد بە وردی باسی ئەوە بکەن کە هەست بە چی دەکەن. بۆ نمونە کاتێک کەسێک چایەکی بخواردبایەوە، ڤۆن دەویست بزانێت چۆن تامی دەکات و بۆنی دەکات و هەست بە گەرمایەکەی دەکات. لە هەمان کاتدا لە ئەمریکا ویلیام جێمز قوتابخانەی ئەرکگەرایی دامەزران. جێمز زیاتر بایەخی بەوە دەدا کە چۆن هۆشیاری یارمەتیمان دەدا لە ژیانی ڕۆژانەماندا. ئەو پێی وابوو گرنگە بزانین بیرکردنەوە چۆن یارمەتیمان دەدات کێشەکان چارەسەر بکەین. بۆ نمونە ئەگەر کەسێک چای بخواردبایەوە، جێمز دەیویست بزانێت ئایا چایەکە یارمەتی دەدات باشتر هەست بکات یان باشتر کار بکات. جیاوازی سەرەکی نێوان ئەم دوو قوتابخانەیە ئەوەیە کە ڤۆن زیاتر حەزی لە شیکردنەوەی وردەکاریەکانی هۆشیاری بوو، بەڵام جێمز زیاتر بایەخی بە سوودی پراکتیکی هۆشیاری دەدا. ڤۆن وەک کەسێک وایە سەیری پارچەکانی ئۆتۆمبیلێک بکات، بەڵام جێمز وەک ئەو کەسە وایە کە سیر بکات چۆن ئۆتۆمبیلەکە دەڕوات و چۆن یارمەتیمان دەدات لە کاروباری ڕۆژانە. ڤۆن و جێمز سەرەڕای ڕێزی زۆریان بۆ یەکتر چەند ڕخنەیەکیان ئاراستەی کارەکانی یەکتر کرد. ڤۆن پێی وابوو شێوازەکەی جێمز زۆر وردبین نییە. ئەو دەیگوت کاتێک جێمز باسی ئەزموونی ڕۆژانە دەکات زۆر ئاسانە هەڵە بکات، چونکە ناتوانێت هەموو شتێک بە تەواوی کۆنتڕۆڵ بکات. جێمز لەلایەنی خۆیەوە پێی وابوو شێوازەکەی ڤۆن زۆر دەستکردە و لە ژیانی ڕاستەقینە دوورە. ئەو دەیگوت کاتێک خەڵک لە تاقیگەی ڤۆن راپۆرتی هەستەکانیان دەدەن، ڕەنگە ئەوە هەمان شت نەبێت کە لە ژیانی ڕۆژانەدا هەستی پێدەکەن. با نمونەیەک بینینەوە، ئەگەر بمانەوێت بزانین خەڵک چۆن هەست بە ترس دەکەن، ڤۆن لەوانەیە داوا لە کەسێک بکات لە تاقیگە دانیشێت و بیر لە شتێکی ترسناک بکاتەوە و پاشان باسی هەستەکانی بکات. بەڵام جێمز پێی وابوو باشترە سیر بکەین خەڵک چۆن کاردانەوەیان هەیە کاتێک بەڕاستی دەترسن. بۆ نمونە کاتێک لە ناکەو دەنگێکی بەرز دەبیستن. هەردوو زانە پێیان وابوو شێوازەکەی خۆیان باشترە بۆ تێگەیشتن لە مێشکی مرۆڤ. ڤۆن پێی وابوو دەبێت زۆر ورد و زانستی بین، بەڵام جێمز پێی وابوو دەبێت زیاتر سەرنج بدەینە ژیانی ڕاستەقینە. هەردوو ڕوانگەکە گرنگن بۆ تێگەیشتن لە مێشکی مرۆڤ. هەندێک جار پێویستە وەک ڤۆنت بە وردی سەیری شتەکان بکەین و هەندێک جاریش پێویستە وەک جێمز بیر لە کاریگەری و سوودی شتەکان بکەینەوە لە ژیانماندا. ئەم دوو شێوازە جیاوازە یارمەتیمان دەدەن باشتر لە خۆمان و دەوروبەرمان تێبگەین.